دادگای فیدراڵی عێراق لە ساڵی ڕابردوودا 243 بڕیاری دەرکردووە کە بەشێک لەو بڕیارانە تایبەت بوون بە هەرێمی کوردستان و هەندێکیشیان کاردانەوەی فراوانی بەرپرسانی باڵای هەرێمی لێکەوتوتەوە تا گەیشتوتە ئاستی ڕەخنەگرتنی توند لە دادگاکە و تۆمەتبارکردنی با ئاڵۆزکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد. بڕیارەکانی ساڵی 2022 دادگای فیدراڵی پەیوەست بە کورد و هەرێمی کوردستان سەرەتا بە دوورخستنەوەی هۆشیارزێباری لە کاندیدی سەرۆککۆمارەوە دەستی پێکرد کاتێک لە 13 شوبات دادگاکە بڕیاریدا بە نادەستوری بوونی کاندیدکردنی هۆشیارزێباری پاشەوەی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ ئەو پۆستە کاندیدکرابوو. تەنها 2 ڕۆژ دواتر کە هێشتا کاردانەوەکانی دوورخستنەوەی هۆشیارزێباری کۆتاییان نەهاتبوو، بڕیارێکی دیکەی دادگای فیدراڵی وەکو بۆمبێکی گەورە تەقیەوە کاتێک لە 15 شوبات بڕیاریدا بە نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان. لە 1 ئازاردا بڕیاریدا بە نادەستوری بوونی مادەی 46 لە یاسای وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم کە دەڵێت زانکۆخۆی بە تەنها بڕیار دەدات لە سکاڵاکانی تایبەت بە گواستنەوەی خوێندکاران و قبوڵکردنی خوێندکاران و سکاڵاکانی پەیوەست بە تاقیکردنەوە و سزاکان. لە بڕیارێکی دیکەدا کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بوو، دادگای فیدراڵی لە 22 ئایار بڕیاریدا بە ڕەتکردنەوەی 2 سکاڵا دەربارەی نایاساییبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان، بەڵام دادگاکە سکاڵەکانی ڕەتکردەوە و ئاماژەی بەوە کرد ئەو بابەتە لە بواری دەسەڵاتەکانی دادگای فیدراڵیدا نییە. هەروەها 4 ئەیلولی 2022 دادگای فیدراڵی بڕیاریدا بە ڕەتکردنەوەی سکاڵایەکی کۆمپانیای کۆڕەکتلیکۆم بۆ دەستکاریکردنی یاسای ژمارە 113 باج و کارپێنەکردنی لە هەرێمی کوردستان. لە 26 ئەیلول بڕیاریدا بە نادەستوری بوونی دەستەواژەی دەسەڵاتی تایبەت لە مادەی 2 یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمی کوردستان. لە بڕیارێکی دیکەدا لە 30 تشرینی 2 ساڵی ڕابردوو بڕیاریدا بە نادەستوری بوونی مادەی 18 یاسای باریکەسێتی لە هەرێمی کوردستان وەکو لە بڕیارەکەدا هاتبوو پێچەوانەیە لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلام. لە دوایین بڕیاریشیدا کە دوێنێ چوارشەممە دەرچووە بڕیاریدا بە نادروستی سەرجەم ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق داوێتی بۆ ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان.